سڵاتان لێ بەڕێزان دیارە جایەکتر لەگەڵتانە بۆ وردنی پەیوەندەکانتان لەسەر تەوری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ دوور لە هەندێک بابەتی سیاسی تەوری ئەمڕۆی بەنامەکەی خۆتان تایبەتە بە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێت بەگشتی پەیوەندەکان چۆنن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دیارە پەیوەندی زۆر هەیە دەکرێت بڵێن پەیوەندی کۆمەڵایەتی هەیە پەیوەندی سیاسی هەیە پەیوەندی ئەدەبیش هەیە لە نێوان کەسێک بۆ کەسێکی تر وەکو هاوڵاتی یان لە نێوان سیاسەتمەدارێک و لە نێوان هاوڵاتیان هەروەها لە نێوان نووسەران و خوێنەران ئەدیبان یان دەکرێت بڵین هونەرمەندانیش لەگەڵ جەماوەری خۆیاندا ئەم پەیوەندیانە چۆنن و چەندین بابەت هەیە یاخود چەندین نمونە هەیە دەکرێت باسییان لێ بکەین بەڵام بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان پێش چەند ڕۆژێک دوو کەس بە تۆمەتی بەکارهێنانی زانیاری بەکارهێنانی هەندێک وێنەی شخصی کەسانی تر دادگایی کران لە هەرێمی کوردستان ئەمە یەکەم کەیسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بوو لە هەرێمی کوردستان ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لەو بکەن تا چەند پەیوەندەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێت کاریگەرن لەسەر ئەو کەسانە هەندێک دەڵێن ئەو کەسانەی کە خاوەنی شخصیەتی خۆیان لەسەر تۆڕی کۆمەڵایەتەکان کەسێکی ترن و پەیوەندەکانیان جۆرێکی ترە دەتوانین ئەمە باس لە کاریگەریەکان بکەین باس لەوانە بکەین کە تا چەند لە ئێستادا بەتایبەتی لەگەڵ ئەو کەسانی کە بەناوی خوازرا و یان بە وێنەی خوازرا و لە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە کار و چالاکی ئەنجام دەدەن یان پەیوەندیان هەیە زۆر جار ئێمە دیومانە زۆر لە پەیوەندیەکان پەیوەندی کۆمەڵایەتی دوو کەس کە ئەنجامەکەی هاوسەرگیری ئەو دوو کەسە بووە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی و ئەنجام درراوە هەندێک جار بڵاوکراوە ڕاگەیاندن یان ڕکلامکردنیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەیە ئێمە زیاتر قسە لەسەر پەیوەندیەکان دەکەین لە نێوان کەسەکان لە نێوان سیاسەتمەدار و هاوڵاتیان لە نێوان خوێنەر لەگەڵ نووسەران هەروەها هونەرمەندان و جەماوەرەکانیان و جۆری پەیوەندەکان لە ئێستادا بەکوێ گەیشتووە ئایا دەکرێت بڵێن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە وایان کردووە کە پەیوەندەکان پتەوتر بن کاریگەریان هەبووە بە شێوەیەکی باش یان خراپ لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانیش بە شێوەیەکی گشتی بەڵێ یەکەم پەیوەندیمان فەرمان لە سلێمانی فەرموو کاک فەرمان باش کاک شۆنجە زۆر سپاس دەکەم خۆشیە بەرنامە لێکم زۆر سپاس کاک فەرمان ڕاستی تەوەرێکی جوانە هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم کاک شۆنجان فەیسبوک هەر تۆڕێ بێت تۆڕی پەیوەندی بێکۆ ئینتەرنێت بێ هەرچێ شتێکی باشە بەڵام ئەگەر لە قەڵبی خۆیدا بێت لە سنوور دەرنەچێ بەڕاستی ئێمای بینی ڕۆژانە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک بێت تویتەر بێ هەر تۆڕێک بێت بەڕاستی دەبینین کۆمەڵشتی باشی تایە و کۆمەڵشتی خراپی تایە بەڕای من زەلامی ڕۆشنبیر ئەتوانێت شتە باشەکانی تیا هەڵبژێرێ بەڵام زەلامێکە جۆ بە ژیان نەیەت و لەگەر ڕێزمە بە حیا و شەرەفی خۆیان نەچێتەوە بۆ کاری خراپ بەکارێنێ بینیمانە لەم چۆن ڕۆژی ڕابردووە کە لەی پەیمانگای تەکنیکی سلێمانی پێما بێ کۆمپیوتەر بوو چەند خوێنکارێک وێنەی چەند تەلەبەیەکی برادریان بڵاو درۆتەوە ڕاستی ئەمە هیچ سوودێ نە بە خۆی نە بە کۆمەگە نە بە بەرامبەرەکە شەگەێنێ و بۆ کاری سیاسەت بە شتێکی باشی ئەزانم و بۆ نمونە ئەندام پەرلەمانێک لەگەڵ هاوڵاتیەکەی خۆیان قسە بکە ئەو هاوڵاتیە سوالی لێکا پرسیاری لێکە ئایا تۆ لەم چەند ساڵی ڕابردووە لەم چەند مانگەیە چی بردووە بۆ خۆت و بۆ میلەتەکەش و بۆوانی کە دەنگی شادا بێەوە بەڕاستی شتێکی باشە و زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک فەرمان شتێکی بیرخستنەوە کە پێش ماوەیەک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕێی ڕاگۆڕینێک لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ یەکەم جار ڕای هاوڵاتیان یاخود بەتایبەتی ڕای بەشداروانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکی وەرگرتو بۆ لەسەر هەندێک بابەتی سیاسی ئەو کاتە بەڵێ لیزا لە سلێمانی فەرموو لیزا خان ئێوارە باش کاکەشمان زۆر سپاس دەکەم لیزا خان بەڵێ کاکشۆن بەڕای من فەیسبوک ئەوانی کە زۆر بەکاری ئەهێن یانێ ستم گەنجی کێمەوەیان لێ هاتووە ئەتوانینە یامنەی معتادەکانی فەیسبوک بە شێوەیە کە هیچ کاتێک ینی بەڵێ لیزا خان گوێمان لێتە بەڵێ دیارە پەیوەندەکەی پشترا دەچێنە لای کاک محەممەد لە هەولێر فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد بەڵێ ماوەیە ئاگاڵ چەندها زادەر هەبوو هەڵستن بە قسەی ناونەتۆرە لەمەکە و لەوەکە من یەکرا لەوەکەم ئایا ئەو برا کوردانە کە هەڵەسن لە ڕەخنەی کوردەکانی ناو خۆمان
باشە بۆ هەتاکو و زمانی حکومت هەبوو کوردێک نەیە بەرامبەری بەحسێک قسە بکات ئێستا هەمومان بووین بە کورد ئەو بۆ قساکە ئەو بۆ قساکە باشە هەتاکو ئەو کاتێن سەفای بەرزان لە رووسیا جڕناوەتی وەرگرچی کوردێک هەبوو لە ئەنحای هەموو کوردستانە ئەو هەموو کوردی ناسان بە دنیا ئەو هەموو کوردی ناسان ئەمڕۆ بە هەموو جیهان ئێستا خەڵکی وا هەڵەسێ تەورا کاتە ناو ئەو حزبەکە ئەو حزبەکە ئەو حزبەکە ها بەڕێز بەڵێ سپاس بە پەیوەندەکەت بەڵێ توانە لە چەمچەماڵ فەرموو کاک توانە باشی برا جوانەکەم زۆر سپاس کاک توانە باشی براکەم سپاس دەکەم وەڵای فەیسبوک شتێکی باشە بەس خەڵک نازانە بەکاری بێنێ بەڵێ کاک توانە ئێمە باس لە باشی و خراپی تۆڕە کۆمەڵاتەکان ناکەین باس لە پەیوەندەکان دەکەین پێت وایە لە هەرێمی کوردستاندا بەتابەتی دەوتری گەنجان زۆر تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنێن جۆری پەیوەندەکان چۆنە چۆن هەڵی دەسەنگێنی وڵای باش شتێکی باش نییە هەنێ خەڵگەیە نازانێ بەکاری بێنێ هەنێ خەڵگشەیە ئەزانە بەکاری بێنێ شتێکی باشە بەزانەکەش پشەیە شتی خراپی بڵاوگات و شتی خراپە نووسێت و هەر لە خۆشتە نووسێت و کاک توانە پێت وایە تۆڕە کۆمەڵاتەکان بوون بە شوێنێک بۆ ئەو قسانەی کە کەس ناتوانێت بیکە بەڵام لەوێ دەتوانێت بیکە بەرامبەر بە هەر کەسێک بەرامبەر بە لایەنێکی سیاسی بەرامبەر بە کەسێکی هاوڕێ بەرامبەر بە حکوومەتیش تەنانەت بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ فاتیمە لە سلێمانی فەرموو فاتیمە خان ئەمیوارەوە باش زۆر سپاس دەکەم فاتیمە خان زۆر سپاس دەکەم بۆ زۆر سپاس دەکەم لەگەڵ ڕێز و سپاسمان بۆ ئێوە کارمەندان کە بەرنامە جوانە دانێت بۆ هاوڵاتیان زۆر سپاس دەکەم فەیسبوک لەناو کۆمەڵگای ئێمەدا فەیسبوک خۆی شتێکی باشە گرنگە هاوڵاتیان نازانن بەکاری بێنن لەبەر ئەوەی تۆ ئەیکەیتەوە ئەم ئەنتەرنێتە ئەەکەیتەوە فەیسبوک دا ئەڤەزێنی یعنی ئیخباراتێک وەرئەگری یا هەر شتێکی عالمی پێ وەرەگری سوودێکی لێ وەرەگری بەڵام بەداخەوە لەناو کۆمەڵگای ئێمە ئەوە نییە بە چاوێکی خراپ معاملە لەگەڵ ئەو ئەنتەرنێتەکەن بۆچی ئایا ئەمە هیچ بەرپرسیە بەرامبەر ئەمە بەرپرس نییە بۆچی وا بێ ئێمە گەنجانی ئێمە ڕسمێکی بڵاوەکەنەوانەیە یاخود جوێن بە مەسئولەکانێن یا جوێن بەسەرکردیان ئەمە شتێکی جوان نییە ئەوە بۆ سوود و بەخشینی خەڵکە بۆ گەنجانە کە سوودی لێوەرگرن بۆیکە ئیستیفایی هەبێت دەرزێکی باشی وڵاتان هەموو شتێکی لێوەرەگرن بەڵام بەداخەوە لای ئێمە نازانم پێ بەرپرسە لەبەر ئەمەوە هیوادارم کارێکی وا بکەن کە شتی ناشرین بڵاو نەکەنەوە یاخو قسە بە هاوڵاتیان نەڵێن یان بەسەرکردن نەڵێن هەر ئەوەم هەیە لە سەری کاک زۆر سپاس دەکەم سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی زۆر سپاس دەکەم بەڵێ چەندین تێبینیمان بۆ هاتووە ڕاوێژ قوبات دەڵێت بەڕاستی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا ڕێگەیەکی زۆر هەیە بۆ ئاڵگۆڕکردنی بیرروڕا هەروەها بۆ وەرگرتنی زانیاری نوێ بەڵام بەداخەوە هەندێک کەس بە هەڵە بەکاری دەهێنن ئیڤان هاسۆ دەڵێت بەڕای من زۆربەی ئەو پەیوەندیانی کە لە ڕێگای ئینتەرنێتەوە دروست دەبن سەرکەوتونین چونکە زۆر کەسانێک هەن ناویان دەگۆڕنیان ڕەگەزیان دەگەڕن و ئەمەش دیاردەیەکی زۆر ناشارستانیە لە کۆمەڵگەی ئێمەدا بەڵێ مامۆستا هاوژین لە ژاراوە فەرموو مامۆستا هاوژین ئەم کاتت باش برای بڕێز زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم لە ڕاستیدا تەوەرێکی زۆر جوانت هەڵبژاردووە هیوادارم تەوەری ئەم جارت بریتی بێ لە قسەکردن لەسەر هەشتی مارس وە کێشەکانی ئافرەتان زیاتر بە حکمیەوەی کە بەیانی هەشتی مارسە بەڵام ئەوەی من دەمەوێت لێرەدا سەبارەت بە تەوەرەکەی جەنابەت کە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە وەکو فەیسبوک و ئەتر مۆبایل و هەموو ئەو شتانە بەتابەت تۆ فەیسبوک باسیەکەی یان تویتەر یان شتەکانی تر بەڕاستیەوە من گلەی لێ دەکەم ئەوەیە کە یەکەم خاڵ بڵاوکردنەوەی وێنەی ئافرەت بەڕووتی کە ئەوە زۆر 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 ناشرینکردنی ئافرەتە بەڕاستی سوکایەتیکردنە بە ئافرەت کە ئێمە دەبێت حساب بۆ ئەو بکەین خۆمان باوکو دایکمان هەیە وەکو خوشکبرا هەیە مەسەلەن برا خوشکی هەیە ئافرەت پێویست ناکات و ئاوای لێ بکەی بیکەی بە وێنەیەکی بیانی بۆی زۆرترین هاوڕێ بۆ خۆت ڕاکێشی ئەوە چییە هاوڕێتە بێ یان ناتبێ یعنی بۆ ئافرەت بەکارهێنی بۆ ئەو مەوزوعە کە ئاواهی ئێمە کێشەی ئافرەت زۆرە خاڵی دووهەمی
ناو ناتۆرە لە یەکترینان کە هاوڕێیانی پێشتریش کە پەیوەندیان کرد باسییان کردم سپاسیان دەکەم هەروەها بڵاوکردنەوەی کۆمەڵێک زانیاری لەوە چه هەر دروستیش نەبێت لەسەر هەر کەسێک سەرکردەیە یان کەسێکی ناحەزەیان نازان چی بەڕاستی ئەوە هیوادارم وردە وردە عقلی کورد بە خۆیدا بچێتەوە گەنجان لاوان بە خۆیاندا بچنەوە ئەو جۆرە تەسەڕوفاتە زۆر 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 خراپە قەینا ئێمە دادەنیشین ڕاستە و خۆ ڕەخنەی دروستکرد لە یەکتر دەگرین بەڵام بۆ لە فەیسبوکدا بەو شێوەیە لە کاتێکدا ئێمە دەزانین وەکو میلەتی کورد بەڕاستی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتمان هەیە کە ناکرێ بەو جۆرە بەو زەقیە بڵاو بکرێتەوە و ئەوروپا و وڵاتانی تریش بیبێنن بۆ ئەوەی کە تۆ گەرداوای حەقی کورد بکەیت تۆ گەرداوای مافی خۆت بکەی ئەی دەڵەپات و خۆ ناوخۆی خۆت کێشەکانت پێ چارە سەر ناکرێت داوە چۆن دەیداوا لە من دەکەی کە من حەقت دەمێ زۆر سپاس دەکەم بەڵێ هیوادارم ئێوە زیاتر ئیش لەسەرەوە بکەن وەکو کەناڵە بەڕێزەکەتان کە کەناڵێکی ئالامی بەهێزدا من دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم بەیەکەوە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ئافرەتان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئێوە و کوڕاگەیان کار ئەمە هەموو لایەک بتوانین دەستە جەمعی ئەو شتانە کەم بکەینەوە بۆ ئەوەی بەڕاستی هیچی تر ناوی کورد ناظرە و سپاس بۆ بەرنامە سپاس دەکەم دیارە ماوە ساوجی سپێنێ لە ڕۆژی هەشتی مارزدا لە ڕۆژی جیهانی ژناندا تەوەرێکی تایبەت دەکرێت بە ڕۆژی ئەو ڕۆژە دیارە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ڕەمەزان لە کانی ئەسفەهان فەرموو کاک ڕەمەزان کاکە هیوارەتان باش زۆر سپاس دەکەم کاک ڕەمەزان کاک ڕەمەزان لەکوێوە پەیوەندیەکەی لەکوێیە کانی ئەسفەهان بەڵێ کانی ئەسفەهان لەکوێیە کانستان دەکەوێتە سەر بە پارێزگای بەردەڕەش بەردەڕەش بەڵێ بەڵێ کانستان گوندی کانستان سەر بە پارێزگای گوندە بەڵێ فەرموو بیرم لەوە کردتون لەوچە لە ئێرانەوە پەیوەندی کرد بێ کاک ڕەمەزان بەڵێ گیان وتم لەوچە لە ئێرانەوە پەیوەندی کرد بێ ناوەڵاوە دومین جارە لە گوندی کانستانەوە پەیوەندی بە سایتی NRT دەکەمەوە بەڵێ خۆشحاڵین فەرموو کاک ڕەمەزان مەمنون سپاس دەکەم دەستخۆشی کادرانی NRT خۆش بێتن بۆ زۆر سپاس بەڵای هەموویانەوە سپاس دەکەم سپاس دەکەم بەڕاستیەکە زۆر حەزم کرد کە دوونێ کە لەسەر تەوەرەکە قسم کردەوە بەس ئەمڕۆ ناتوانم لەسەر ئەو تەوەری دوونێ قسە بکەم چونکە زۆر خەڵکێکی لەسەر هێل بن و کە پەیوەندی من حەسن نەبوو لەسەر هێندێ و بۆ یەکەمینیش پێشنیارێکم هەیە ئەگەر پێشنیارەکەم بەرچاو بکەیتن فەرموو کاک ڕەمەزان دووەمینیش بەڵێ فەرموو دەتوانی پێشنیازەکە بکەی والله پێشنیارەکەم لەسەر ئەوەیە کە لەسەر دکتۆرەکانە کە یان لەخۆ لەسەر شارە توبایەکانە داوا لە حکوومەتەکەی کوردستانی خۆمان دەکەن داوا لە بەچاوێکی فرمێسکەوە تەماشای خەڵکێک بکەن کە دەڕۆی بۆ نەخۆشخانەیەکان دەڕۆی بۆ دکتۆرێک کە خەڵکێکی زۆر هەژار و کەندەرامەتن کە لەو نەخۆشخانەیانە کە یعنی زۆر باوی خەڵکیانە لەو نەخۆشیانە خەڵک ئێستا زۆر چاوی لە نەخۆشەکانە و دووەمینیش کە تەواکەتەن لەسەر فەیسبووکە و لەسەر هێلی تەلەفۆناتە بەڕاستی ئەو هێلی تەلەفۆناتە و یان ئەو فەیسبووکە کە دانرایە کە بۆ خەڵکێکی کوردستانە یان بۆ خەڵکێکە کە خۆی پێ بگەتن کە لە دنیا پێ بگەتن نەک خەڵکێکە بچین لەناو فەیسبووکە کە یعنی گاڵتە بایك بێتەکردن یان گاڵتە بە حکوومەتی بێتەکردن ئەمە حکوومەتی خۆمان ئێمە هەر پشتگیری لە حکوومەتی خۆمان دەکەین و هەر پشتگیری لە ملەتی خۆمان دەکەین بەس بە ملەتی خۆمان کە یعنی فەیسبوک نەبووە کە ئێمە گاڵتەیەک بە یەک بکەین و ئەن نەخۆشیەک بگەین یەک و ئیتر سپاسان دەکەم و خەڵکێکی زۆر لەسەرهێنن سپاس بۆ کاک ڕەمەزان لە کانی ئەسفەهان بڵێ سابیر کەلهوڕی لە بەغدا فەرموو کاک سابیر ئەم کاتە باش کاکە شوان زۆر سپاس دەکەم کاک سابیر دەستخۆشیە بەرنامە دەکەم بەرنامەکەم جارەتان لەسەر فەیسبووک کەوانە زیاتر لەسەر هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی ئینتەرنێتە کاک سابیر و لەسەر پەیوەندیەکانە بەتایبەتی بەڵێ جا من ئەمەیە لەبەر ئەوەی کەوا کورد وتەنی وتی ئەوێ ئەگەر منیش خۆ نەکە بەسەر خۆیان کەس ناتوانێت خۆ بکا لە سەریا وای ئەوە ئەوێ ئەگەر کەسێک شانی هەڵ نەگرێت کەس ناتوانێت وتەی ناشینی پێی بڵێ جا ئەلێرە پیرەمێرد لە پندێکە ئەڵێ بە خۆنەدی و کێربوو لە پڵاو دەستی ئەسڕێ بەسەر و کەواو خۆزگە پیاو خراپ وەکو هەنگ وایە لەگەڵ پێوەدان خۆی بمردایە جوانی شەد نییە کە نەپام دەرکەوت مۆمێک باشترە لە چای بێنەوت ئەنجا ئێمەی گەلی کورد ئەو شتانە کەوا پیشەسازیەکی گواستنەوەیە بۆ هەموو کاراسانیەکە بۆ هەموو کارەکانی مرۆڤایەتی لە سەرتاسەری دنیاە بۆ یەک کارەکانی کە گرینگە و
کە خزمەتی کۆمەڵەکە پێی جێبەجێکەی نەکبیکەی بە وەسایلێک کەوا دیژایەتی بەرامبەرەکەتی پێ بکەیت. بەڵام زۆر بەداخەوانێ من ئەڵێم هێشتا ئێمە نەگەیتونەتە ئەو ئاستەی کەوا شتەکان زۆری بۆ ڕق بەکارێنین و ئەوانەشی کەوا ئەیکەین بە پێش فەرمانڕەوای خۆمان لەو ئاستەیە و لەو قوتابخانەیە بە تەواوەتیدا فێر نەکراون بزانن خاک و گەل و نیشتیمان چییە و تام و فێری چێژێ دەستەیی چییە. ئەنجا ئەوەیە لە پڕێکا بوون بە کوڕێ ئەڵێن لە پڕێ بوو بە کوڕێ کاتێکە زانی جەواڵە دڕێ. ئەمە کێشەکانی ئێمە لەمەیە ئایا ئێمە چی پێین بۆمە بەس من ئەوە ناڵم لە کۆتاییە ئەڵێم لە شاخەوە بۆمە داین وا تێ نەگەن کار کۆتایین دوژمنان هەتا هەتاین بەوە نییە کەوتنە پایین کوردە گەربێت و پشتێنتم نەکەی سوزەیت بفۆزی بۆ یەکتر نەبەی خواسی گەل چیە جێبەجێی نەکەی ئەم جارە ڕەمزت بە هەدەر ئەدەی دوژمنە نادێ بە دۆستت فرسەتی دەستە و ئەکەنێ پۆستت لێت ئەشێرەنێ هۆشیاری و هەستت لەسەر سپرەی خۆت ئەشکێنێ دەست دەر خۆش بڕوابن ئەتان بڕنەوە ئەتان فرۆشن و ئەتان کردنەوە لە ناو مێژووە ئەتان سڕنەوە ئەبنەوە هاوڕێ لەگەڵ بڕنەوە ئیتر زۆر سپاس. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پێێنەکە سپاس بۆ کاک سابیر لە بەغدا بەڵە سۆران لە هەولێر. فەرموو کاک سۆران. شوانجام کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک سۆران. خۆشی و بەرنامە لێگەم. زۆر سپاس دەکەم. ئەمە دیێژ بن. گەلێک سپاس کاک سۆران. زۆر سپاس دەکەم. کاک شوانجیان بەڕاستی تەوەرەکە و تەوەرێکی زۆر جوانە و تەوەرێکە کە پەیوەندیە توانم بڵێم بیستی بە کۆمەلگەەوە هەیە کۆمەلگەی خۆمان بێ هەر وڵاتێ بێ تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکی باشە بەڕای من شتێکی باشە گەر بۆ کاری باش بەکاری بێنیەوە بۆ پەیوەندی لە نێوان دوو هاوڵاتیە یا لەگەڵ بەرپرسیەکەیە لەگە حیزبێکایە لەگەڵ هاوڵاتیەکی شارێکی تر وڵاتێکی تر کە بۆ ئەوەی کللتوری خۆت وە کللتوری ئەویش بناتێنی بە یەکترەوە چی داواکاریەکە هەیە بۆ نمونە بیگەێنی بە بەرپرسەکە یاد بیگەێنی بە حیزبێکە دەسەڵاتدار بێ بۆ نمونە ئەوە توانێت ئیشێکە بۆگە یا شتێکە دەسەڵات بێخەم بۆ لێی ڕایگەێنی بە ئەندام پەرلەمانێکی بۆ ئۆپۆزیسیۆن بێ حیزبێکی ئۆپۆزیسیۆن بێ یەکێکە کە شارەزا بێ لەو بارەدا و مانەوێت و نەمانەوێت دیسە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەموو جیانە شتێکی باشی لەسەرەکرێت و پەیوەندیەکە بۆ ئەتوانم بڵێم بۆ ئابووری هەم بۆ گوشتوگەڵ هەم بۆ کولتوری نەتەوەی هەد وڵاتێ بێ یا بۆ هەردام و دەستگایە بێ یا بۆ هەر وڵاتێ بێ کە ئاڵوگۆڕی شتەکانی پێوەکەن لە وڵاتی ئێمەیە بەداخەوە دەردی دادەیە کە پێما بێت دووەم پەیوەندی بوتی وڵاتی ئێمە ئەوانی کە بەکارێن بەڕای من لە سایە هەفتەی محتاری ئینتەرنێت من برادەرم هەیە بڕوا بکە بڕواگە بۆ کاری خرا بەکارێنێ من خۆم ئاگادارم و لەسەر ئەوەش پەیوەندی پسرانەوە لەگەڵ یا بڕوا بکە 6 دانە فەیسبووکی هەیە ئاخر بۆچی تۆ هەر فەیسبووکێکیش بە ناوی یەکێک و ئەمە چی خزمەتێن بە خۆتەکە یا بە کۆمەڵگەکەتەکە بۆ کاری خراپ بەکارێنە بتێت و نەمانەوێ وڵاتی ئەمە وڵاتێکە لەگەڵ ڕێزما بۆ هەموو تاشیە خۆشم تاشێکی ئەم وڵاتم زۆر دواکەوتین لەو شتانەیە لە چەند ساڵی ڕابوودا پێشەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبوو لە کوردستانە بڵێم نەبووە هەبوو بە زۆر بەکەمی هەبووە کە تاکو و ڕێبەر و فڵان و فیسەر هاتە وڵاتەکەمانەوە جاران بە تەلەفۆن شتی خراپەکرا بە سینکارتی علوجەکرا بەڵام ئیسەش فەیسبووکەکە هەر حسابکە علوجە کابرا فەیسبووکێک کڕێت خەتێکە کڕێت بۆ نمونە 6 فەیسبووک 7 فەیسبووکی لە دروستاگە ئەمە هیچ خزمەتێ ناگەێنەوە هیوادارم لە حکومەت یاریی کوردستان ئاوڕێ لەوی نەداتەوە نێڵێونە بفرۆشیەکە زۆر سپاس بۆ کاک سۆران لە هەولێر بەڵێ بەرەزان دیارە زۆر جار تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی فەیسبووک بوون بە شوێنێک بۆ ئەوەی کە لە واقعدا نایبیستین ئەوەی کە لە واقعدا نایبینین لەوێ دەیبینین زۆر جار لە مەگەر وەکو نمونە بەس لە ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی پار بکەین لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ڕاگەیەنەکان نەدەبینرا لە فەیسبووکدا دەبینرا ڕخنەگرتن لە حکوومەت ڕخنەگرتن لە کەسێتەکان تەنانەت ئەو کەسانش کە هونەرمەندن یان ناوبانگیان هەیە ئەوەی کەشتی تایبەتی لەسەریان نازانی وێنەی تایبەتی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەبین ئێمە زیاتر باس لە پەیوەندەکان دەکەین ئێوە دەتوان قسەی لەسەرکەن بڵێ باوکی نەورۆز لە بەردەڕەش فەرموو زۆر سپاس دەکەم
باشە بەڕێزم حواڵە زۆر سپاس دەکەم باوکی نەورۆز. نازانم تۆڕەکەدا لەسەر چیە بەس ئێمە وەکو پێشنیار و ڕخنە پەیوەندیمان پێتاڵە کرد. بەڵێ فەرموو. کاکە بەنسبەت قەزای بەردەڕەشی یعنی قەزایەک دەدەن هەفتا پێنج گوندی لەسەر بدەن خوا ڕۆژانە یەکتان کە نەفتی دێت لە بۆ ئەو هاوڵاتیانە. بەڵێ. معقول نییە يعني معقول نییە يعني حکوومەتێک چاو بۆی دەناشێنەوە هەفتا پێنج گوندی لەسەر قەزایشی بدەن هەفتەی تانکەرێک بەڕێکات لە بۆ گوندەکان لە بۆ ناو بەردەڕەشی لە بۆ لەسەرشی بۆ سەرمایە بەو جستانەی. بەڵێ سپاس بۆ پێدەگە سپاس بۆ باوکی نەورۆز لە بەردەڕەش لە سەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک عوسمان حاجی دەڵێت ڕاستە تۆڕە کۆمەڵایەتەکانی سەر ئینتەرنێت بوونەتە هۆی ئەوەی کە تاک بە کۆمەڵا کەسانێک بناسێنێت و هاوڕێ دۆستەکانی خۆشی بدۆزێتەوە و پەیوەندیان پێ بکات بەڵام بیرمان نەچێت زیانی زۆریشی هەیە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە. ڕۆزی محەممەد دەڵێت بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری باشی زۆرترە تا خراپ لە ڕووی زانیاریەوە بەڵام لە ڕووی بێڕەوشتیەوە زۆر کۆمەڵگەی تێکدا و کێشەی زۆریشی ناوەتەوە. جەلال قەرەداخی دەڵێت پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتەکان لە 95 درۆیە چونکە زۆرنەی کوڕن خۆیان کردووە بە کەچیان هیچ زانێریەکی تەواو نییە بێجگە لە چەند هاوڕەیەکی زۆر نزیکت کەواتە ئەم پەیوەندیانە شتێکی ڕۆتینین و هیچ زانیاریەکت لە هاوڕەکانتەوە بەدەست ناگات. بەڵێ لە نیا لە سلێمانی فەرموو لە نیاخان دەستخۆشی بەنامەکەشتان زۆر سپاس دەکەم تۆڕەکەتان سپاس دەکەم. بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتەکانی فیسبوک ینی ئێستا نەکرد لە کوردستان لە هەموو وڵاتەکانی جیهان باوە و پەیوەندێکی باشیش هەیە لە نێوان یعنی چۆن بڵێ وەکو جەناب ئاماژە پێکر هونەرمەندان و جەماوەرەکان یان خۆت کەسە سیاسیەکان و بەپێچانەشەوە بەڵام یعنی بەداخەوە زۆر بەداخەوە کۆمەڵە کەسانەکان بە ناوی ینی هونەرمەندەکانەوە فیسبوک بخواندانن و جا هونەرمەندەکان لەسەر فیسبوکەکانی خوانن نووسن کە ئەوە ئێمەنین و کەسانی ترن یعنی ئەمە بەڕاستی گوتی هەردەی لێ هاتووە و دوای ئەوەش نازانم کاک سابیر ئەسفەهانی بوو لە بەخاوە تەلەفۆنی کرد کەوتی هێشتا ئێمە نەگەیشتوونەتە ئەو کاتێک ئەوە بەکاربێنین و یعنی ئێمە لە شاخەوە یەکسەر بێنە سەر ئەنتەرنێت و ئەم شتانە بەڕاستی ئەمە ڕوخاندنی خەڵکە ئەکا و قساناکە لە جێتی بێ کە بڵێ فیسبوک داهێنانێکی باش و خزمەتگوزارێکە گەشتووە بە وڵاتەکەی ئێمە ئەو بە کورد دەڵێ یعنی چۆن کورد قابلی هەموو شتێکە بەڕاستی فیسبوکش کە گەشتۆتە کوردستان ینی خزمەتگوزارێکی باشە بە شتێکی زۆر باشیشی ئەزانم. خۆی بێگومان لە نیاخان زۆر کەس باس لە باشە دەکەن لایانی خراپە سا بۆ نمونە لایانی باشەوەی من لە بەرنامەیەکی ڕاستەخۆی کەناڵێکی سەتەلایتە ڕاستەخۆ ئەوە تا تێبینەکان دەخوێنمەوە شتێک باشەی هەیە بەڵام زیاتر ئێمە هەڵسەنگاندن بۆ پەیوەندیەکان دەکەن کەسەکان بە کەسەکان تەنانەت لایەنەکانیش زۆر جار فیسبوک بۆتە شوێنی بڵاوکردنەوەی ڕوونکردنەوەی سیاسیش. بەڵێ ڕاستە ینی هەموو کەسە سیاسەکان ئێستا بڕوا ناکەم کەسێک لەوە بە دەربێت کە فیسبوکی نەبێ یان کەسێک هەبێ لەم وڵاتی ئێم هەیە کەسە سیاسیەکان یا هونەرمەندەکان فیسبوکیان نەبێ بەڕاستی فیسبوک بە شتێکی زۆر باشەزان بۆ پەیوەندی لە نێوان کەسەکانە و بەڵام شتی خراپیشی هەرۆکو جەنابێ ئاماژەی پێ کرد وەکو لانەیە کچ هەیە بە کوڕ خۆینوانەوە پارێکی زۆریشی لە کچ سەرنۆجایی پێی ڕاگەانەوە کە ئەم کچە ینی نازانم لانی باش و خراپی هەیە بۆ پەیوەندیەکانیش نەکار بۆ باش و خراپی. زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ لەوینەخان لە سلێمانی بەڵە سالار لە ڕانیە فەرموو کاک سالار. ئەلو بەڵێ کاک سالار دەستخۆشی و بەرنامە جوانتان لێتم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی و بەرنامە جوانتان لێتم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتان هەڵبژاردووە سەبارەت بە فەیسبوک پێم وایە فەیسبوک دەکرێت ڕخنە لە مرۆڤەکانی خۆمان بزنین کە ناتوانن ئەم شتێ بەکاربێنن. ئێستا بۆ نمونە کە سەیر دەکەی سیمکارتی تێحان هەلە ناو بازاڕەکان دەفرۆشێت زۆر تەبیعی ینی ناکرێت حکوومەت ڕێگری لەو شتانە بکات. فەیسبوکیش بە هەمان شێوەیە هەندێک تۆر یعنی بڵاوکرێتەوە کوڕێبەروانە دەکرێت بە شێوازێک بڵاوی بکاتەوە کە خەڵکەکان ئیسفادی لێ بکەن. ینی بەڕاستی کوردی خۆمان تازە کەوتو لە ناو ئەو مەسەلەیەوە ناتوانن بە چاکی بەکاری بێنن. ئەنی ئەمە ناکرێت هەموو شتێک وای لێ بکەین بڵێن دەسەڵات. ینی حکوومەت ئاگداری ئەو شتانە نییە کۆمپانیاکانن. بەڵێ کاک سەلار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم. بڵێ هۆگەر کامیل دەڵێت
بەڕای من ئەو پەیوەندیانە کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتەکانەوە دروست دەبن هیچیان ڕاست نین چونکە زۆر کەسانێک لە کۆمەڵگەی ئێمەدا هەن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە هەڵە بەکاردەهێنن یان دژی خۆیان بە کەسانی تر ناو دەکەن. هەروەها عوسمان حاجی دەڵێت لاوەزبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان و هەڵپرسینی یەکتری تەنیا لە ڕێگەی ئەم تۆڕانە دووهەم هەندێک جار ئەم تۆڕانە بە مەبەستی ناوزراندنی یەکتری لەلایەن بەکارهێنەرانەوە سوودی لێوەردەگیرێت. کوردی سلێمانی دەڵێت لە ڕووی گشتیەوە سوود و زیانی هەیە بەڵام هەموو سوود و زیانەکانی کەوتۆتە سەر کەسی بەکارهێنەر کە ئایا چۆن بەکاری دەهێنێت لە کۆمەڵگەی کوردیدا. هونەر هەونامی دەستخۆشیمان لێکا سپاسی دەکەین دەڵێ پێم وایە بۆ کاری پێویستکرا و نەک بۆ ڕابواردن حەز دەکەم تەوەرێک سەبارەت بە خاوبوونەوەی تۆڕی تیشکنێت لە هەندێک گەڕەکدا باز بکرێت لە سلێمانی. بەڵێ دەچێن سەر پەیوەندیەکی تر. بەڵێ دارە پەیوەندەکان ئێستادا ئامادەنین وچانێک و دێنەوە لاتان عەزیزان. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان ڕێبین لە هەولێر. فەرموو کاک ڕێبین. کاک ڕێبین لە هەولێر. زۆر سپاس دەکەم کاک ڕێبین. دەستخۆش بۆ تەوەرەکە و بە بڕای من پەیوەندەکان زۆر باشە ئێستا لە فەیسبوک بۆ باشتریشە بێت ئینشاءڵڵا. منۆ لە ڕێگەی فەیسبوک و پەیوەندەکان زۆر باشیە بینم و توانیم بە تاڕادێکی زۆر لەگەڵ هاوڕێمە کە ئەو هاوڕێیانم کە لە فەیسبوکن و لە گروپەکانمە لە جامعە پەیوەندیان لەگەڵ نەکرد ئەوەش بەڵکو ئێستا لەگەڵ مامۆسایانی زانکۆیە لەگەڵ سەرۆکی بەشەکەمە پەیوەندیەکەم لە ڕێی فەیسبوکەوە زانمە سوودێکی زۆریە بێ بۆ من. ئەوەی کەمە بڵم بەڕاستی دڵخۆشکەرەکەیسە کۆمەڵێک مامۆستای زۆر بەڕێز ئەکاونتیانێ لە فەیسبوک و ڕۆڵی کاریگەریانێ هەروکو نمونە مامۆستا شەما موفتیە کە مامۆستایەکی بەڕێزە و مامۆستا عادل شاسواری هەمووانە ڕۆڵی خۆیانە بێ لە فەیسبوک و ئەوەی کە زۆر باسەکرێتە مەسەلەی سیاسیە کە ئەمە شتێکە بەڕاستی ڕوونە بۆچی خەڵک بە شێوەی فەیسبوک بەکارێنێ ئەو شێوەیە کە ناتوانێت ئازادێکی بۆ شێوەیە نییە لە ئازادێکی ڕادەبڕین نییە بە ئاشکرا بۆیە فەیسبوک بەکارێنێ بۆ ڕادەربڕینی خۆی لە ڕێی فەیسبوکە و ئەکاونتی زیاد بەکارێنێەوەش شتێکی ئاسایە بەڕای من کە تۆ ئازادی نەبێ ناچاری شتێکی بەدیلێکی دەبدۆزیتەوە بۆەوە و هیوادارم ئەوە ئەمەش دیاریشە هەموو شتێک دووسەرە چۆن ئێمە بتوانین سەتەلایت بەکاری بێنین بۆ دوولایەنە توانین باش و خراپ بەکاری بێنین تەلەڤیزیۆنە هەموو شتێک لەم جیانە دوولایەنیە فەیسبوکیش دوولایەنیە ئەو کەسا کردو سەر کەسایەتی ئەو کەسە چجای بە باش بەکاری بێنە یا بە خراپ دەستخۆش بۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مامۆستا هێشوو لە سلێمانی. هێوارە باش کەشوان زۆر سپاس مامۆستا هێشوو. ئەحواڵە باشی؟ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بژیت. وەڵای دەست خۆش بە تەوەرەیەکی زۆر جوانە. لە مجتەمای ئێمە ئەتوانم بڵێم کە فەیسبوک وەکو ئینتەرنێتیش بە شێوەیەکی باش بەکار نایەندێ خۆ لە وڵاتانی تریش بە تەئکیدی ئەوە هەیە بەڵام ڕێژەیەکی کەمتر لە لای ئێمە زۆر بەکەمی بەکارێنێ بۆ زانیاری و بۆ بابەتە گرنگەکان و تا بتوانن بە شێوەیەک سوودی لێ ببینن. بەڕاستی من کەسی واناتم کە یعنی شەشحە و فەیسبوکی هەیە و بە ناوی جیا شەوایتر لەوانێ ناوی کچ بێ ناوی کوڕ بێ هەر جارە و ئەگەر کوڕ بێت وەکو کچ خۆی دەرەخام ئەمە بەڕاستی نازانم ئەمە چه سوودێکی هەیە ئەتوانم بڵێم کە هەوڵ بدەن بە شێوەیەکی باشتر بەکاری بهێنن و سوودیشی لێ ببینن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ بەختیار لە کەرکووک. فەرموو کاک بەختیار. ئەم کاتە جانەکەم زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامە یەکەم بخات. سپاس دەکەم کاک بەختیارگیان. وەلای من تۆ ڕخنەمەیە لەو برا خوشکانی کە فەیسبوک بەکاردێن بەڕاستی. بەڵێ شی زۆر قۆڕ بەڵاوکەنە بۆ ناو سەرکردەکانی یعنی گوناح و سەرکردانە خەباتەکەن یا کۆشین بۆ ئێمە نەبچین شتی ناشین بەڵاوکەینە بە ناوەنەوە. بەڵێ هیوادارم ئەو شتە نێنێت توانی کە فەیسبوک بەکاردێنێ گیانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هێمن لە سلێمانی. فەرموو کاک هێمن. ئەم کاتە باش بەڕێگا. زۆر سپاس دەکەم کاک هێمن. باشی سپاس دەکەم. وەڵا ببوورازانی چۆنە من حەزەکەم لەسەر پەیوەندەکان قسە بکەم. ئافۆ من هەیە من سەرایم لە کارەزەوشێک لە سلێمانیەوە حەزەکەم. بەڵێ من حەزەکەم لەسەر پەیوەندەکان قسە بکەم بەڕاستی بەتابەتی فەیسبوک ئەوەنێ من متابعەم کرد بەڕاستی یعنی کۆمەڵێک کۆمنت و شت هەیە کە ئانووسێ بەڕاستی ئێمە هەر نازانین ئێمە هەڵێ ئێساش لە سەردەمی داروبەرداژ یعنی مەبەسم کۆمەلگەی ئێمە یعنی
کۆمەڵی کۆمنت ئەنووسێ لە فەیسبوک نازانم وەڵی تۆ گەر تەنانەت ئەگەر لەسەر ڕاگەاندنیت نەبێ بۆ نمونەکە کە لە یعنی قسەی تیا بکەی بۆ نمونە شتێکی زۆر ناشینە کۆمەڵێ ژنێ و ئەنووسێ بۆ نمونە سایتی کامپۆستا سایتی کۆمەڵە سایتی ترن کە نازانم ئەمە چیان لە پشت بڵێ نەخوا یعنی ئەمە سانسۆرێک هەبێ بۆ ئەم شتانە بۆی تۆنەڵی تۆزە خەڵک هەموو ڕعاتی یەکتر بکە تۆ مڕعاتکردنیش خۆشە تۆ مڕعاتی من بکەی ئەو مڕعاتی کەسێکی تر بکە جا حەزەکەم شتێکی تر بڵێم لەسەر ڕێبەرکویک ئەم فەوزایی کە لەوە پێش کە بۆی داکردنی هینە ڕێبەرکویکەوە بۆ خەتی ڕێبەرکویک خۆی تەوان بڵێ چۆنەڵە حەق بوو داخرێ ئەم کۆمپانیایە گا بەڕاستی خەتەکانیان خاوە ینی بۆ منە تۆ کاتێکە شتێک داونلۆد دەکەی ینی بەڕاستی دەچینێ خەو بکەی هەندا شتێک داونلۆد دەکەی بۆی هیوادارم ڕێبەرکویک و هەموو کۆمپانیەکانی پێش بڵێ تر گۆرانێتە ڕێبەرکویک کە تیشک نێتە بەڕاستی چاوی بخوا نەبخشێنەوە بۆی خەڵک لایەن لێنەکە زۆر سپاس کاکە من بڵێ گۆڤەند لە هەولێر ئەم کاتۆ بەشکەشوە زۆر سپاس کا گۆڤەند دەستخۆشی تۆڕەکە لەکەم تەوەرێکی زۆر جوانە زۆر سپاس دەکەم وەڵام من توی کۆمەڵایەتەکان بە شتێکی زۆر باشی زانم دا هەرێمی کوردستانە چونکە ئێمە ناتوانین مافەکانمان بڕین لە دەرەوەدا بەڕاست چکە هەروەکو لە خۆپشاندنەکە دیار بوو تا بۆ نمونە لە خۆپشاندنی ئەم ساڵە هەفتەی ساڵ لە تۆڕە فەیسبوکانە خۆپشاندن بڵاو کرایەوە ئێمە ویسمان بڕین مافمان دەبڕین لە خۆپشاندنەکانە کە چێوانەیە نەکەس و لیان نین بەڕاستی ئێمەش لە تۆ فەیسبوکانە ئەو شتانە خسەڕوو بەڵێ و من فەیسبوک بە شتێکی تۆ بەشیزان لە ڕێکشەوە لە ڕووی ئێستا بۆ من خزمێ لە خارج ئەتوانم لە ڕێی تۆڕە فەیسبوکانەوە یەکتری بینین و هەواڵێکی بینە ئەوەش شتێکی زۆر زۆر باشە لە فەیسبوکەوە من لایەن تریشیە لایەنی خراپە دەگەڕێم بە حکومەت حکومەت ئەگەر بیتوانایە ئەم تۆڕە فەیسبوکانە یان تۆڕە کۆمەڵایەتانە بە ئەم ئەنتەرنێتانە بە شێوەیەکی کتوپڕ ناداتە کوردستان ئەوە بە شێوەیەکی عادیانە باتە کوردستان بۆی ئێمە لە فەیسبوک بگەین کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کوردستانە چۆن بەکارهێنێت وە لە هەرێمی کوردستانە هەندێک کەس بە شێوەیەکی خراپ بەکارهێنێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاگۆڤەند لە هەولێر. سارا نەسرین دەڵێت بەداخەوە خەڵکی کوردستان مۆدێلێکی نوێ فێر بووە ئەویش پروپاگەندەکردن بە شەرەف و نەموس لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی کە زۆربەیان دوورن لە ڕاستیەوە. ڕەبوار حسێن دەڵێت سڵاو لە کوردستان ڕێژەی بەکارهێنان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخۆ تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک بەکارهێنەری زیاترە وەک لە تۆڕەکانی تر تا ڕادەیەک کار ئاسانیە بۆ قسەکردن و بۆ بەسەرکردنەوەی هاوڕێ دۆستەکانمان وەرگرتنی زانیاری بەڵام لەگەڵ ئەمانەشدا زۆر لە کاتی ڕۆژانە دەبات و دەبێتە هۆی بەفرۆدانی کاتێکی زۆر. بەڵێ بەیاد لە کەرکووک زۆر سپاس کاک بەیاد. جان بەڕاستی لەسەر تۆڕەکەتان تۆڕی کۆمەڵایەتی بەنسبەت فەیسبوک و تویتەر و ئەوانە بەڕاستی سیستەمێکی باشن بۆ بەکارهێنانی باشترە بەڵام ئێستا ئەبینی کە بە خراپە بەکارهێنێت ئایا بۆ ڕقابەیەک نییە لەسەری ئەتوانێ مەسەلەن ڕقابەیە لەسەری تا بنێن ئەو کەسەی کە بە خراپە بەکارهێنێ ڕێک لەو تۆڕەی تر دەریکەن. مەبەستت کێ ڕقابەدا بنێ کاک بەبەست کۆمپانیەکانە؟ ئەو کۆمپانیەکان ئێستا مەسەلەن ئاسیا و کۆڕک ئەگەر کەسی لەگەڵ سیمکارتە ئەو تەلەفۆنەی بەکارێکی خراپدانێ یاسای لەسەرە محاسەبات لێ بەڵام کاک بێت خۆی ئەمە کۆمپانیایەکی جیهانیە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ناکرێت بۆ شێوەیە کۆنتڕۆڵ بکرێت بەڵام چاک بۆت بیرخستینەوە هەندێک جار هەندێک شت دەبینین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکان ناکرێت بڵاوی بکەیتەوە ئاڵای کوردستان و هەندێکشی تر پێت وایە بۆ لەو شتانەی مە تێنەگەیشتون تا ئێستا و نەبوونی کەسێک کە کۆنتترۆلی کاوای کردو کە ئێمە بە ئازادانە ئاوا قسە بکەین و هەندێک جار زۆر کێشەی لێکەوتەوە هەر بۆ نمونە بۆی ئەوت بیرخەمەوە لە سەرای بەرنامەکەشە ئاماژەمان پێدا پێش چەند ڕۆژێک لە هەرێمی کوردستان دادگایکردنی دوو کەس هۆکارەکەی ئەو بوو کە هەندێک زانیاری وێنەی هەڵەیان بەکارهێنا بوو لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دارە ناکرێت بڵێم هەڵە ینی وێنەیان بڵاو کردبەوەی چەند کەسێکی تر. ئەگەر حکومەت دەتوانێت بەدواتچوونەوەی ئەمانە بکە بوو ئەوانەی کە بە خراپەشدانە یاسای بەسەرەوەدانن کاگەجان بەدواتچوونەوە بکەن لەسەری کاگەجان. بەڵێ.
سپاس بۆ پەیوەندیکەت. خاوەن کۆمپانیاکان ئەگەر نێڵە وێنەیەکی کوردستان بەکار بڵاو بکرێتەوە خۆتوانن هەر یاسایشی دانێ بەدواچنەوە بکەن بۆوانەی کە بێنە سەر تۆڕەکە و بە خراپە بەکاری بێنن دەریان کەن. بەڵێ سپاس بۆ کاک بەیاد لە کەرکووک بەڵێن لە چۆن سۆماڵ. ئەم کاتە باش بەڕاستی دەستخۆشی بەرنامەکانتان لێکم بەرنامەکانتان زۆر سپاس بەرامەی خۆشم بەڵام لەسەر فەیسبوک بەڕاستی فەیسبوک کارێکی باشە بەڵام ینی تۆڕێکە بەکاردێنێ بۆ ناسازن بەڵام وا باشترە لە 18 ساڵ بۆ خوارە بەکار نهێنرێت چکە زۆر کێشە ئەنێتەوە بۆ گەنج زۆر شت گەنج ناتوانێت تحمل کا بەسەر خۆیان بۆ ئەو هۆکارانە. بەڵێ پێت وایە ئەمە لەکوێ دەست پێ بکرێت کاک بڵێن خێزانەکان خۆیان وا بکەن کە منداڵەکانیان بەکارێنێنن؟ بەڵێ ئەوە خۆی حەقی وا هەیە ئەو فەیسبوک خەتی ئەتەرنێت لە یەک ژوورێکە لە ژووری یەک ژوورێکە هەبێکەوە هەمویان ئاگادار بن کە ئەو بۆچی بەکاری هێنێ بۆچی هۆکارە بەکاری هێنێ. بەڵێ بەڕاستی ئەنی زۆر گەنج باشی بەکاری نایێنێ لەبەرەوە ئاڵم وهندێک کەس نازانم ڕسم داگرێ بەڕاستی ئەم ناوێ ڕسم ئاڵا بە شێوەیەک داگریە و نازانم ڕسمی باسی ئەم لایەن و شتانە بکە پێویست ناکەکەوە بەڵام خەڵکی ئێمە هێشتا نایەتی بگا بۆ شێوەیە. بەڵێ سپاس بە پەیوەندەکەت بڵێ هێمن لە سلێمانی. ئەم کاتە باش کاکشوانگیان زۆر سپاس کاک هێمن. زۆر سپاس بۆ بەرنامەکە کاکشوان من دانەیە بەداوای لێبوردنەوە هەندێک قسەم هەبێت یان پێشنیارێکم هەبێت بۆ جەناتان بۆ شاشە جوانەکەی NRT کە بەڕاستی لە ماوەیەکی کورتا خۆی سەلمانەوە بە هەموو گەلی کوردستان کە توانیوێت ئەو کەناڵە جێگای خۆی کردوتە بەڕاستی من وەکو پێشنیارێکی بچووک بۆ جەناتان من ڕەنگە من کەسێکی هونەرمەندی شانۆکارم ڕەنگە پەیوەندیم نەکردبێت بە هیچ کەناڵێکی کۆ بەڵام زۆر جار لە کەناڵەکانی جەناتان بەشداریەکەم من لەسەر فەیسبوک لا ئەچم یەک پێشنیارێکی بچووک بۆ جەناتان ئەم ڕۆژە ڕۆژی ئەوەیە لە باتی بەرنامێک بۆ فەیسبوک شەڵڵا بەرنامێک وای لەسەر یادی ڕاپەڕین چێکم ئێستا کە ئێمە زۆر ئازار و ئەشکەنجەمان بینەوە بە یادی ڕاپەڕینەوە خۆزگا تەنها کاکشوان ئەوەت کردایە ئەمڕۆ قابلیەتی بچووکم لە هیچ کەناڵێکدا ئەمڕۆ نەمبینی یادێک بکرێت بە ناوی یادی ڕاپەڕینەوانێ لە هیچ کەناڵێکا دانەبەڵی کاک هێمن ئەوە پێش هیچ ڕووی ئێمە دەکرێت کاک هێمن ئێمە دەکرێت ڕۆژانە دەکرێت لەسەر هەر ڕاپەڕین لە هەر شار و شارۆچکەی باس کرێت بەڵام بەگشتی باسمان لێوە کرد پێرێ بوو پێم وابێت هەورێکمان تایبەت کردبوو لەسەر ڕاپەڕین و هەندێک بڵێن نازانم قسەکان زیاتر ڕاوەرگرتن و لەسەر ڕاپەڕین کە ئایا تا چەند چی فێرکردین وەکو وانەیەکی مێژووی بۆ ئێمە پێرێ بووی وازم تۆ ئاگات لە تەورەکە نەبووە کاکشوان دەستت خۆش بە من هەمیشە گلەیم لە NRT نەبووە من ئەوەندە ژەڵێم تاکە کەناڵە کە توانیوێتی سەرکێ بەسەر هەموو کەناڵەکانی تریشا وەکو قەنەعەتی من لەبەرەوەی بەبێت جیاوازی بەرنامەکان ئەیجۆزێتەوە دەستان خۆش بێ هەمیشە دەستخۆشیتان دی ئەەکەم بەڵام ئەمڕۆ حەوتی سێکە یادی ئەوەیە کە لە شاری سلێمانی خۆشەویست ئازاد کرا بە دڵنیایی و ئەگەر شاری سلێمانی ئازاد نەکرا یەک ناوچەی کوردستانی کە ڕزگاری نابوو لەژێر دەستی شاری سلێمانی ناوچەکانی کوردستان بە ئاوان ڕزگاری بوو زۆر سپاس بۆ من نامێت لە شوێنەکانی کە بشکێرمانێ دەستخۆشی لە هەموو شوێنەکانی ترەکەم لە ڕاپەڕین لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوانێ بەڵام شاری سلێمانی یەکێک بوو لە هەرە شوێنە گرنگەکانە بۆایە یادێکی تایبەتی بۆ بکرایە کە یەکەم فیشە کە تەقی لە شاری سلێمانیا و نەرمەند و پێشمەرگە ئازادە ڕەش بوو ئەوایە کەسێک بۆە لەو کەسانی کە ئێمڕۆ میوانداری بکرا بەداخۆ نەبینی لە هیچ شوێنێکە و دەستە خۆشوێ و زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ڕەجەب لە ئاکرێ فەرموو کاک ڕەجەب ئەو کاتت باش بەڕێز زۆر سپاس دەکەم کاک ڕەجەبگیان بەڵێ خۆشەویستیم بۆ تۆ بۆ ستافەکەت بەڵام ئەگەر ئەرکن بێت تەورەکەم بۆ دووبارەکە و سپاس دەکەم تەورەکە تایبەتە بە پەیوەندیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێتدا کاک ڕەجەب ئەو پەیوەندیانە چۆن هەڵدەسەنگێنی بەڵێ وەڵاهی دەست خۆش بێت تەورەکەت زۆر لە جگەی خۆیدایە ڕاستی ئەگەر فەیسبووکە ئەگەر ئینتەرنێتە هەر ئەمریکی گەیاندنا لە بۆی مرۆڤ ئەنتەرنێت و فەیسبووکی دروست کردووە هەر مرۆڤش دەتوانێت بە باشی بەکاری بهێنێتن ئەمە نابێت بکەین بە پێوەربرین ئەم ئامێرێکی خراپە ئامێرەکە پێمە بە هیچتاوانەیەکی نیە خۆمانی بەو کاری خراپ بەکاری دەهێن هەمومان نا بەڵام زۆربەی کەس بەو کاری باش بەکاردێنێ ئەمە شتێکی زۆر باشە بەڵام دیارە هەندێک کەس وەکو خۆی بەکار ناهێنێ ئەمە دەگەڕێتەوە سەرە خۆ پێمە بێت تاوانێکە لە خۆمانێ نەکو لە حکوومەت و یاخود لە کەسێکی ترەوە ئێمە دەبێت خۆمان ڕۆشنبیر بکەین بزانین پێویستێکمان پێی هەیە نەکو ئێمە بۆ کاری خراپی بەکاربێنین من هیواخوازم هەمووان بەکاری باش بەکاربێنین یەکێکە لە ئامێرە هەرە باشەکان کە ئەمڕۆ لە کوردستان بوونی هەیە ئێمە بێ کورد زۆر پێویستی پێوە بوو دەبایە بەر لە 20 ساڵ ئێستا باد بە کوردستان نەکو لەو ماوە ئاخری کە هاتە کوردستان زۆر پێویستە بۆ هەموو تاکێکی کۆمەڵگەکە ئینتەرنێت و فەیسبووکی هەبێت
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محمود لە سلێمانی فەرموو کاک محمود. کاکەسۆنی زۆر سپاس دەکەم کاک محمود. کێشەکی دەستخۆشتانێکم بۆ بەرنامەیە. زۆر سپاس دەکەم. وەڵای کاکە بەڕاستی بۆ مەسەلەی فەیسبوک ئەوە پەیوەندی بە ڕۆشنبیری ئەو کەسەوەیە تا چەند ڕۆشنبیر بێت لە بواری بەکارهێنانی ئەنتەرنێت و فەیسبوکدا. بەڵێ. چونکە بەڕاستی تۆ فەیسبوک هەم سوودی هەیە و هەم زیانیشی هەیە. زیانەکەی ئەوەیە کە تۆ هەندێک جار ژمەکەی چەند شەخصێک قسەی ناشرین و گۆشتی ناشرین بەکاریدێنی. بەڵێ. سوودەکەی شێوەیە تۆ توانانی پەیوەندی لەگەڵ برادر و خۆشەویست بۆ کەسانی کە تۆ حەزەکەی پەیوەندیان لەگەڵا بکەیت لە ڕێگەی فەیسبوک ئاگاداری وەزعیان دەبێت و ئاگاداری ئیشتوکاری خۆت و ئەوان شەبێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک محمود. بەڕاستی یعنی من خۆم دوو فەیسبوکم هەیە. بەڵێ. زانێک با مەسەن بڵێم بۆ خزم و ئەو کەسانی کە دەرەجەیەکن زانێکش بۆ هاوڕێیانە. بەڵێ. زۆر سپاس بۆ بەناو دەستخۆشتانێ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک محمود لە سلێمانی. بەڵێ ڕووخۆش لە سلێمانی. کاکسوان کێشەکی بڵاو لێ بێ. زۆر سپاس دەکەم ڕووخۆشان. بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوان هەڵبژاردووە و دەست خۆشی لێکەم هیوام وایە سەرکەوتوو بیت. زۆر سپاس. هەر ئەوە بەرنامەی سەرکەوتوو ئەنجام بێنن. سپاس دەکەم. سایتی فەیسبوک بەڕاستی سایتێکە زۆر سایتێکی باشە بەڵام بۆ شتی باش بەکار بێت زۆر شتی یعنی لەمە ناحیە اقتصادی و زۆر شتی بۆ هاوڵاتیان گەڕانەتەوە بۆ نمونەیەکێک بێ پەیوەندی بکە لەگەڵ خەڵک کەسوکاری لە ئەوروپا ئەگە بتێ بە تەلەفۆن قسەکەی پارێکی زۆر لێڕا بەڵام لە بەم زۆرە بێجاری وایە بۆ نمونە من خۆم لەوانێ بە سەعات و 2 سەعات لەگەڵ کەسوکار و خزممان قسە بکەم لەگەڵ خزمی نزیکمان قسە بکەم پارێکی کەم بۆ ئەگەڕێتەوە بەڵام ئەو کەسانی کە ئەچن بەکارێنن بۆ شتی خراپ ئەو شتانە ئەوانە پەیوەندی بە خۆیانەوەی ئەگەڕێتەوە بۆ خۆیانی پێخەڵەتێنن ئەگینا فەیسبوک دانراوە بۆ شتی باش. تر یعنی هیوام وایە ئەو کەسانە کە ئەیانێ بەکاری بێنن بۆ شتی باش بۆ عیلم بۆ ڕێگا نزیکردنەوە کە قسە لەگە خەڵکا بکەیت پێویست ناکا بۆ شتی خراپ چونکە ئەم شتە دانراوە بۆ پێشکەوتن دانراوە بۆ شتێکی دواکەوتن و هیوام وایە هەر سەرکەوتوو بیت. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ مستەفا لە هەولێر. فەرموو کاک مستەفا. بەڵێ کاک مستەفا. چۆنی برام. زۆر سپاس دەکەم. من وەکو خوێندکارێکی تەلەفۆن بۆ ئێوە دەکەم. زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم لە جێ خۆتی. سپاس دەکەم کاک مستەفا. بەڵام من بۆ بەرنامەیەک بۆ شتێکی تر تەلەفۆن بۆ ئێوە دەکەم. ئەویش قوتابیانە هاتی ئێستا بەخێر نەخێر جوابی ئێمەیان نەدایتەوە بۆ ئەوەی 4 و 5 کۆ دەکرێتەوەیان نەخێر. ئێمە لە هەولێر چەندین قوتابخانە ڕێکەوتین بکەینە بچین بۆ پەرلەمان گربوونەوەیکن بەڵام مدیرەکانی هەولێر هیچ نایلن بڕۆینە دەرێ هیچ ئەوەکمان ناکەن یعنی زۆر ئیهانەمان دەکەن مدیرەکان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ کاک مستەفا لە هەولێر. چاوان مێژوو دەڵێت دەستان خۆش بێت لە ڕاستیدا زۆربەی شتەکان کە ڕۆژانە بەکاریان دێنین لایەنی باشە و خراپەیان هەیە بەڵام سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێتیش کە دەڵێت مەرج نییە هەمووی سوودی لێوەربگیرێت. ئیسماعیل کوردستانی دەڵێت پەیوەندی کۆمەڵایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبوک دەگەڕێتەوە بۆ سەر تێگەیشتنی خودی کەسەکە کە تێگەیشتوو بێت پەیوەندی لە تۆڕی کۆمەڵایەتیەکان هەر وەک دەرەوە دەتوانین پەیوەندیەکی پتە بێت بەڵام دوور بێت لە درۆکردن هەروەها شنە ڕەشی دەڵێ بەکارهێنانی کەوتۆتە سەر کەسەکان خۆیان هەیە بە باشی بەکاری ناهێنن تەنیا بۆ کات بەسەربردنە هەندێکیشی بە باشی بەکاری دێنن و سوودی لێوەردەگرن. شەهێندوری دەڵێت ناتوانم بڵێم بە تەواوی بڵێم باشە یان خراپە بەڵام وەک ڕای خۆم هیچ پێم باش نییە. بڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە تاڵب لە بێتواتە. فەرموو کاک تاڵب. کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تۆڕەکە لێکەم. زۆر سپاس کاک تاڵب. ئامێرەکانی پەیوەندیکردن کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر پەیوەندیەکانی نێوان تاکەکانی کۆمەڵگەدا. بەتایبەت لە کۆمەڵگە تازە پشتکەوتوەکاندا ئەگەر ئامێرەکانی پەیوەندیکردن لە کۆندا بەتایبەت لە ساڵانی نۆتەکان تەنها تەلەڤیزیۆنێکی ناوخۆ یاخود رادیۆ یاخود نووسرایر بووبێ ئەمڕۆ پەلی هاویشتووە بۆ هێڵەکانی ئینتەرنێت و مۆبایل بەتایبەت ئینتەرنێت دەتوانین ڕێگەی ئەم هێڵەوە ئینتەرنێت ڕاستەخۆ پەیوەندی بکەین بە کەسایەتیەکان لە ناو کۆمەڵگەدا
بەتایبەت بە پرسە باڵاکان ئەگەر لە کۆندا تاکەکانی ئەم کۆمەڵگەیە ببوونە یادەیەک کە سێکردەیەک بەرپرسێک سەردانی شارێکێ کرد نووسراوێک عریزەیەکیان تەقدیم کردایە بەڵام ئەمڕۆ دەتوانێت ئەم تاکە ئەم مافکراوە لە ڕێگەی ئەم هێڵەوە ئەم ئینتێرنێتەوە ڕاستەخۆ پەیوەندی بکات بەو بەرپرسەوە و ڕاستەخۆ ئەم کەساتێش بناسێت نەک هەر لە ڕێگای نەک هەر ئەم کەساتێ بەرپرسە باڵاکان بەڵکو کەساتی هونەرەکان کەساتی ئاینیەکان کەساتیە فەلسەفیەکان بەتابەتی کەساتیە زیرەک و ڕۆشنبیر و لاتۆکان و ئەوانەی بوونەتە هۆکارێک بۆ پێشکەوتنی کۆمەلگا بەتابەت لە کۆمەلگەی کوردواری خۆشمانە. بەڵێ سپاس بۆ کاک تاالب لێ بێتوە تا دوا پەیوەندیمان کە کاروان لە سلێمانی فەرموو کا کاروان بەڕێزاشید زۆر سپاس دەکەم ئەم تەوەرەکی زۆر جوانە بەڵام گرنگەوە ئێمە تەوەرەکان ئیسفادی لێ بکەین کاڵم ئێمە یعنی بەعام ئامی خەڵکی ئیسفادی لێ بکات قسەکانی کاکەوە زۆر جوان بوو ئینتەرنێت بۆ ئەنێ حاڵەتی کە بەکار نایە مۆبایل بۆنە حاڵەتی کە بەکار نایە یعنی ئێستا لە باتی بچینە سایدی بۆ نمونە هەر فەیسبوک چەند سایدەیە ئێوە لەباری ئەمنیا قازانجی لێکەین ئەتوانین چەندی قازانجکەی لێ بکەین من یەکیان خۆم پارەم بە شت نایە شت لەناو ئینتەرنێت ئەپدێت دەکەم یعنی چی بەڵام ئەمە چی معلوماتی ئەپدێت دەکەم یان بەرنامەی ئەپدێت دەکەم بەڵام ئەم خەڵکەی ئێمە یعنی وەزان بەس چاتکردنەتە نەخەر چاتکردن نییە تەنها یان نووسین ناشرین نییە بۆ ئەوەیە تۆ ئیسفادی لێ بکەیت زانیاری لێ وەرگریت. بەڵێ سپاس ئەەکەم زۆر سپاس بۆ کاکاروان لە سلێمانی بەڵە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک سازان سلێمانی دەڵێت بەڕای من فەیسبوک دیواری نێوان هاوڵاتی و بەرپرس و نێر و مێ و هەژار و دەوڵەمەندی تێک شکاندووە دواتێ بینی فەیسبوک هێ من شەیدا دەڵێت سڵاو پێویستە بە شێوەیەکی باش بەکاری بێنین تەنها بۆ کاری پێویست زۆر خۆمانی پێوە سەرقاڵ نەکەین سپێنی هاوکارم هەکانی لەگەڵتان بەردەوام دەبێتە شاد بن.